ئێمە زۆرێکمان لەگەڵ خەڵکیدا کەسابەت دەکەین، قازانج دەکەین، زەرەر دەکەین، مایەکاری دەردەچین. بەڵام ئەگەر لەگەڵ خوای گەورەدا بازرگانی و تیجارەت بکەین، زەمانی هەیە 100% کە ئێمە زەرەر ناکەین، تەنها قازانجێکی خەیاڵی دەکەین. یەکێتە لەو بازرگانیانەی کە پێویستە لەگەڵ خوای گەورەدا بیکەین بۆ بەختەوەری دنیا و قیامەتی خۆمان، بازرگانیەک کە لەگەڵ خوایەکی دەوڵەمەند و سەخیدا دەیکەی کە هەموو شتێک بەدەستی ئەوە. بەڵێ خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە قورئان دەخوێنن، ئەو کەسانی کە نوێژ دەکەن، لەگەڵەوەدا وەئەنفەقوا مما رەزەقناهم سرا وعلانیە یەرجون تیجارة لن تبور. ئەوانەی کە بە ئاشکرا و بە نهێنی ماڵ و سەروەت و سامانی خۆیان دەبەخشن، ئەوانە بازرگانیەک دەکەن لەگەڵ خوای گەورەدا کە زەرەر ناکە، قازانج دەکا، بەس قازانجێکی زۆر خەیاڵی. بەڵام بەو مەرجەی لەبەر خوا بێ، بە ئاشکرا لەبەر خوا بیکەی، بە نهێنی لەبەر خوا بیکەی، نەک بۆ ناو دەرکردن کە بۆ خوات کرد. وەکو ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەگە تۆ بە ئیخلاسە و بۆ خوا ئیش ناکەی، خۆت بۆ ماندۆکی. ئەو ماڵی کە دەیبەخشی ئەگەر بۆ خوا بێ، بازرگانیەکی زۆر گەورەیە. لە قورئانی پیرۆزە خوای گەورە دەفەرمێ نمونەی ئەو کەسانی کە لە پێناو خوادا ماڵ و سەرۆت و سامانیان دەبەخشن، وەک چی وایە؟ وەک گوڵەگەنمێک وایە، 7 گوڵەگەنم بێنە كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة. گەنم یەک دەچێنی دەرئەچێ و ئەڕوێ، 7 لە قیلێ دەبێتەوە، 7 گوڵ دەگرێ، 7 گوڵ. یەک گەنمێکە 7 گوڵی گرتووە. ئێستا ئەم 7 گوڵەی گرتووە، هەر گوڵێک لەم گوڵانە 100 دەنگ گەنمی تایە، ئەکاتە چەند؟ ئەکاتە 700 دەنگ گەنم. کەواتە والله يضاعف لمن يشاء. جاری وایە خوای گەورە لەو 700 زیاتریش پێبەخشێ. کەواتە تۆ ئەگەر 1000 دینار ببەخشی لەبەر خاتری خوا، خوای گەورە خێری 700,000 دینار بۆ نووسی. ئەمە بازرگانی نییە تخوا دینارێ بکەیتە کەسابەت و 700,000 پێیاکە، تخوا 2000 پێیاکە. ئەمە گەورەترین بازرگانیە. کاتێک کە تۆ چی دەکەی؟ 1000 دینارت بەخشیوە لە پێناو خوادا، خوای گەورە ئەو هەموو خێرە خێری 700,000 دینارە بۆ دەنووسێ. کاتێک کە تۆ 5,000 دەکەی بە خێر، 5,000 دینار تەبع، خوای گەورە خێری 3,5 ملیۆن بۆ دەنووسێ. وەکو 3,5 ملیۆن دینار بکەی بە خێر. کاتێک کە تۆ 10,000 دەبەخشی، وەکو وایە 7 ملیۆن پارەت بەخشی بێ، بەو مەرجەی بە ئیخلاس و بۆ خوای بکەی. یعنی ئەمە ڕاستی کەسابەتێک و بازرگانیەکی زۆر گەورەیە کە ئینسان بە 10,000 بتوانێت 7 ملیۆن خێری بۆ بنووسێن، وەکو 7 ملیۆن بکەی بە خێر. و کاتێکش کە تۆ 25,000 دەکەی بە خێر، وەکو وایە چی بکەی؟ 17 ملیۆن و نیو بکەی بە خێر. 17 ملیۆن و نیو یەک گەڵایە بکە بە خێر، یەک وەرەقە بە ئیخلاسەوە، خوای گەورە خێری 700 وەرەقە، 7 دەفتەر بۆ دەنووسێ. والله جاری وایە والله يضاعف لمن يشاء، لەو 700 زیاتریش بۆ نووسێ. کەواتە ئەمە بازرگانیەکی زۆر گەورەیە. ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێ. خوا پێتانی داوە ئەو میراتەی کە ئێستا کۆیەکەینەوە، با تۆزێک کەم بکە و میراتەکە بکوزاوە، تۆزێک کەمتری لێ بخوا و خۆت لە پێش خۆتە بینێرە. خوا پێتی داوە والله بیبەخشە، دڵنیا بەخوا زیادی دەکەم. جا دوای ئێمەش ئایا ئێمە هەر دەستمان دەگرینەوە؟ ئەمە گەورەترین بازرگانیە کە ئینسان بیکە. ئایا بازرگانی لەگەڵ خوادا چاکە یا لەگەڵ خەڵکیە؟ کەواتە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا با بازرگانیەکانمان لەگەڵ خوادا زیاد بکەین، قورئانی پیرۆز زۆر بخوێنین، نوێژەکانمان بکەین، ئاگامان لە فەقیر و هەژار بێ، بە نهێنی و بە ئاشکرا لەبەر خاتری خوا ماڵ و سەرۆت و سامان ببەخشین. ئەوەنەی کە توانامان هەیە، توانات هەیە بیبەخشە بە ئیزنی خوای گەورە.